کردنی وەرگرتنی گەرمان لەو وەرزی بە بازارکردنی گەرم سەرەتایەکی زۆر باش بوو بەوەی کە یەکەم بار هەڵگری کە هات ئەو گەنمەی کە هێنای گەنمێکی زۆر جوان و زۆر باش دەرچوو و هیوادارین هەموو ئەوانی تری ئەو گەرمانەی تری کە تەسلیم بە سایلۆ دەکرێت هەروە دەربچن کە ئێمەش ئومێدمان وایە وای پێشبینی دەکەین کە گەنمی ئەم ساڵ زۆر باشتر بێت لە ڕووی کەمیەت و لە ڕووی نەوعیەتیشەوە. ئێمە بەنیاز بووین ڕۆژی 25 مانگ دەرگای سایلۆیەکان بکەینەوە لەسەر داخوازی زۆرێک لە جوتیارە بەڕێزەکان، بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو سیدیانەی لە وەزارەتی کشت و کاڵەوەی نەگەیشت بوو نەمانتوانی ئەو ڕۆژە وەری بگرین و ئەم ساڵ جیاوازی هەیە لەگەڵ ساڕەکانی تر ئەویش ئەوەیە هەر لە ئێستاوە بڕێ پارەیەکی باش هاتۆتە سەر حسابی وەزارەتی بازرگانی لە هەولێر و دوهۆک و سلێمانی و بەنیازین کە هەمڕۆ ئەوانی کە تەسلیم یەکەین چەکی پارەکانیان بدەینەوە ئینشاءالله ئەوانی تری دوایەش دێن نایەلین پارەکانیان لە دوو هەفتە زیاتر تاخیر بێتن و ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە خزمەتی برازوتیارەکانمان بکەین نێلن زۆر ببینێنەوە و هیوادارین وەکو باسم کرد کە هەموو ئەو گەنمەی کە هەیە گەنمێکی باش دەربچێتن و بتوانین ئێمەش ئەوەی لە سەرمانە خزمەتی برازوتیارەکانمان بکەین. با ئەویش قسام بکە خەلی قەدم تفضل دکتۆر. بسم الله الرحمن الرحيم. بنای خوای بەخشندە و میهرەبان بە پشتیوانی خوا ئەمڕۆ وەرزی ڕادەستکردنی گەنمی 2023 مان لە هەرێمی کوردستان دەست پێ کرد لەم سێ پارێزگایە لە هەرێمی کوردستان سلێمانی و هەولێر و دۆک. ئەمە زۆر دڵخۆشمان دەکات کە لەگەڵ جەنابی وەزیر ئەمڕۆ لێرەین بەڕێز کەمال هەم هاوڕێ و هەم خۆشەویستیشمانە دڵخۆشین کە ئێمە جەنابی وەکیل و جەنابی بەڕێوەبەری گشتی لەم شوێنە بوونیانە هەیە. ئەمڕۆ ئێمە سڵاوی خۆمان لە سڵاوی سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی دەگەێنین بە ئێوە، سڵاوی ئەسیر غەریری وەزیری بازرگانی دەگەێنین بە وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دەڵێن ئەم ساڵ جیاوازە لە ساڵەکانی پێشوو تەنانەت کاتی ساڵی 2023 ئەم ساڵ 4 ملیار دینار دابین کراوە لە بانکەکانی هەرێمی کوردستان، 20 ملیارد دینارمان لە سلێمانی تەرخان کردووە، 10 ملیارد دینارمان لە هەولێر و 10 ملیارد دیناریشمان هۆک تەرخان کردووە. ئەمڕۆ ئەم ئۆتۆمبیلە یەکەم ئۆتۆمبیلە و کە چەکی گەنمی ڕادەست دەکرێت چەکی گەنمی ئەم ساڵ دەزانن کە ئەم پارێ جیاوازە لە ساڵەکانی پێشوو ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ دوا دەکەوت یاخود هەندێک جار 5 مانگ پێش ئێستا پارەی گەرمی 2014 ماندا، بەڵام ئەمڕۆ جوتیار لەگەڵ ڕادەستکردنی گەنمەکەی پارەکەی ڕادەست دەکرێت. بەشی دووەم ئاسانکاری زۆر کراوە بۆ جوتیارەکان بۆەوەی کە دەوامی سایلۆکان تاوەکو شەو کار دەکەن لە هەموو پارێزگاکانی عێراقدا بۆ ئەم مەبەستە دەمێننەوە تاوەکو دەی شەو دەمێننەوە بۆ ڕادەستکردنی گەنم. ئەمە ئاسانکاریە بۆ ئەوەی کە جوتیارەکان بۆ ماوەی 5 ڕۆژ بۆ 4 ڕۆژ یاخود خاوەن بار هەڵگرەکان بۆ ماوەیەکی درێژ لە نۆرەدا نەمێننەوە. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز وەزیر ڕێکەوتمان کردووە کاتەکانی دەوام زۆر کاریگەر دەبن، هیوادارم ڕێژەیەکی زۆر ڕادەستی سایلۆکان بکرێت. ئێمە ڕێژەی وەرگرتنی گەنممان دیاری کردووە بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری کشت و کاڵ کە 375,000 تەنە بۆ ئەم وەرزە بەپێی ئەو ڕێکەوتنی کە کراوە دوای ئەوەی کە 375,000ەکە ڕادەست کردە ئەگەر زیاد هەبوو بێگومان زیاد دەکەین، پشکێرم زیاد دەکەین بۆ ئەوەی کە هەموو بڕەگەنمەکان وەربگرین. ئێمە لەگەڵ جەنابی وەزیر و لەگەڵ حکوومەتی ناوەند لەسەر ئەوە ڕێکەوتین کە هەموو پشکی هەرێم هەموو ئەو گەنمەی جوتیارانی هەرێم هەیە وەری بگرین. ئەگەر ئەمڕۆ وەری نەگرین یاخود سبەینێ وەریەگرین ئینشاءالله دوای مانگێک بڕیاری دیکەش دەدەین سەبارەت بۆ بڕەگەنمەی کە وەری دەگرین. بۆ هەموو میدیاکان ئێمە ئەمڕۆ 650,000 دینار بۆ فەلاحێک بۆ جوتیارێک دەچێت لە بەرامبەر هەر تۆنێک گەنمدا. ئەمە دڵخۆشیە کاریگەری گەورەی دەبێت
کاردانەوەی باشەیە لەلێون وەزارەتی بازرگانی هەرێم وەزارەتی بازرگانی حکوومەتی فیدراڵی بەردەوام پەیوەندیمان هەیە دەزانن کە ئینشاءالله وا دەکەین کە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەموو ڕەگەنمەکانی هەرێم وەربگرین و پێویستمان بۆ نەبێت گەنم لە دەرەوە وەربگرین ئەم 850,000 زیاترە لەو پارەی کە بە گەنمی دەرەوە دەدەین ئێمە دەمانەوێت جوتیارەکانمان پشت بەخۆیان ببەستن گەنم خۆیان بیچێن ئینشاءالله پشت بەخۆ بەستنێک هەیە لە هەرێمی کوردستان بۆ گەنم ئینشاءالله نایگوازینەوە هیچ گەنمێک لە وڵاتانی دەرەوە ئینشاءالله ئەو بڕە پشکەی هەرێمە هەیەی لە گەنم دەیگوازینەوە بۆ ناوچەکانی دیکەی عێراق ئەچونکە هەرێمی کوردستان وەکو وێزگەیەک وەکو سەرلەیەکی خواردن وایە بۆ هەموو عێراق ئێستا کۆمەڵێک بەرهەڵگر هەیە لە هەرێمی کوردستانەوە کە 375,000 تۆنەکە هەرێمی کوردستان دەگوازنەوە بۆ ناوچەکانی دیکە هەموو هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان ئاگادار دەکەینەوە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی کە لە خزمەتی جوتیاراندا بین بە پشتیوانی خوا هەر بربەستێک هەبێت هەر کێشەیەک ڕوو بدات لە هەر پارێزگایەک لەو پارێزگانی هەمانە ئێمە هەماهەنگیمانەیە بۆ ئەوی بە خێرایی چارەسەر بکەین ئێمە ئەمڕۆ پشکنینمان بۆ گەنمەکە کرد ئێستا 4 بۆ 5 پشکنەر هاتوون لە بەغدادەوە پشکنین بۆ گەنم دەکەن هەمانگی زۆر باشەیە پشتیوان بەخوا هەردوو وەزارەت هەمانگی باشیانەیە ئەمە نامەیەکی ئاشکرایە بۆ هەموو لایەکە ڕێکەوتنی گەورە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەیە بەڕێز سەرۆکوەزیران جەختی لەوە کردەوە کە کاردانەوەمان هەیە گرنگی تایبەت دەدەین بە جوتیارەکانمان لە هەرێمی کوردستان ئەمە نامەی سەرۆکوەزیرانە ئەمە نامەی وەزیری پیشەسازیە سڵاوی ناردووە بۆ وەزیری پیشەسازی هەرێمی کوردستان بەڕێز کەمال و توێتی ئێمە لەگەڵ هەرێمین بۆ ئەوەی وەرزی وەرگرتنی گەنم بە سەرکەوتوی بەڕێوە بچێت سڵاوتان لێبێت هیوادار وڵامی دوو پرسیارەکەم دێتەوە بەشێک لە گەنم لە چواردەوری هەرێمی کوردستان هێناوەتە ناو هەرێمی کوردستان و بڕیار وایە بە پلانێک تێکەڵی ناو گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان بکرێ بە حکوومەتی عێراقی پێیزانیەوە چ تاکردن بۆ ڕێگریکردن لەم گەرمە کە هێناوە گەرمی جاڕاوە پرسیاری دووەم ئەوەیە جوتیاران لە سوروی پارێزگای سلێمانی و بەشێک